یەکێتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کردو کە نیشانەی نزیک بوونەوەی ڕۆژی قیامەتە ضیاع الأمانة ئەمانەت پارێزگاری لە ئامانەت ناکرێت هەر ئەمانەتێک بێ پارەی کەسێ پارەی لای تۆیە کەسێ قسەیەکی لای تۆ دڕکاندووە پارێزگاری لێ نەکرێت خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم إذا ضيعت الأمانة فانتظر الساعة هەر کاتێک ئەمانەت نەما ئەمانەت لای خەڵکی نەما چاوەڕێی هاتنی ڕۆژی قیامەت بکەن قسەیەک دەکەی بۆ نەفەرێک زۆر بەنهێنی دوای سێکە لە مەجلیسەکانە باسەکرێ ئەمانەت ناپارێزرێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێکە لە شاری مەکە کۆچی کرد بە فەرمانی خوا بۆ شاری مەدینە کۆمەڵێک کافر هەبوون پێشتر قسەیان بە پێغەمبەری خوا دەکرد صلی الله عليه وسلم جوێنیان پێدا سوکایەتیان پێ کرد باوەڕیشیان پێی نەبوو بەڵام دەیانوو ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەم شتە با لای تۆ بێ ئەم ئەمانەتە لای تۆ بێ سیقەمان پێت بەڵام کاتێکیش کە چوو بۆ شاری مەدینە نەیفەرموو ئەمانە کافرن تەعزیبی منیان داوە ئێش و ئازادی منیان داوە سەحابەی منیان عەزێت داوە سەحابەی منیان کوشتەوە شەهیدیان کردەوە با ماڵەکانیان بخۆم ئیمامی عەلی دانا ڕەزای خوا لێبێ ئەمانەتەکان بگەڕێ بۆ جێگای خۆی چونکە ئینسانی ئیماندار خیانەتکار نییە بەرامبەر بە کەسی خراپیش بەرامبەر بە بێدینیش خیانەتکار نییە بەرامبەر بە بێدینیش حرامخۆر و شڕەخۆر نییە هەیە احتیاج نییە لە هەر لایەکە پارەی دەستکەوێ خوات ئینسان نەفسی بەرز بێ نەفسی بەرز زۆر گرنگە پاراستنی ئەمانەت نەفسی خۆت بە قورس بگرە نەک بە سووک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێکە فەرمی هەر کاتێک ئەمانەت ناو خەڵکییان نەما چاوەڕێی هاتنی ڕۆژی قیامەت کەن سەحابەکان فەرمویان ئەمانەت چۆن نامێنێ فەرمی هەر کاتێ بینیت ئەو کەسانی کاروباریان بەدەستەوە ئەدرێت شایستەی ئەو جێگایان نەبوون چاوەڕێی ڕۆژی قیامەت کە بەدەیها و سەتەها کەسێ خراوتە جێگایەک پلەیەکی پێدراوە بەڵام شایستەی هیچی نییە شایستەی ئەو پلۆپایە نییە قابلی ئەوە نییە کە ئیمزا بۆ خەڵکی بکات قابلی ئەوە نییە بڕیار بۆ خەڵکی دەرکا هەر کاتێک ئەمانە پەیابوون کۆمەڵە کەسێکی ناسیقا کۆمەڵە کەسێکی نالایەق و ناشایستە لە شوێنێکا دانیشتن و کارەباری خەڵکیان بەڕێوە برد و شایستەی ئەو جێگایان نەبوون چاوەڕی ڕۆژی قیامەت کرد ئەمڕۆ بە چاوی خۆمان دەیبینین تەماشا دەکەی پلۆپایەکی هەیە دەسەڵاتێکی هەیە بەڵام شایستەی ئەوە نییە چونکە هیچ لێ نازانێت ئەوە لە هاتنی ڕۆژی قیامەت نزیکە